هاوڕێیانە و کاتتان باش خەبەرێک هەیە بە پەلە پێتان دەڵێم خەبەرێکی زۆر دڵخۆشکەر و شتێکی استراتیجی باشە بڕوا بکەن بەخێر بێن خێر بێن هاوڕێیان هەر دەقەیەک ڕادەوەسین ئێستا بڵاو دەکەینەوە خەبەرێکی دڵخۆشکەر خەبەرێکی زۆر دڵخۆشکەر بڕوا بکەن کەم خەبەر هەیەوە خۆشبی بە من یعنی بەخێر بێن هاوڕێیان من بە پەلە دەرەم لە جیا تااقەتی نووسینم نەبووم مشکلە نییە دە کەسی لێبیتم کافیە دوای ئەوە خەڵک من دەزانم خەڵک زۆربەی دوای ئەوە دێتە ناو لایڤی من لەگەرەوەی ئەو کاونتە ئەوە یەک دووش ئەمە دەمانوێت بگاتن لە زیاتی بە ڤیددیۆ دابنێن بە لایڤ باشترە لە بۆ ڕیپۆرت و شتیوالا بڕوا بکە و لایڤانەیە دەستم دەرێن ئیمەیل هاوڕێیان لە ئەمریکای 21 مانجە قرارێک دەرچووە لە 21 ئەو مانگەی هەموو بەر کەسێک ئەگەر پێشووتر مڵک و ماڵی لە ئەمریکا دەکڕی محامێک لۆی دەبووە وەکیل بە ناوی محامەکەی دەبوو بە ناوی ئەو محامەی دەماوە یعنی کەشف نەدەبوو ئیچیە مەسەلەن مەسرور بارزانی پاڤێل تاڵەبانی و قوبات بەنمونەنێتی سەدان شتیان هەیە کەس نەیدەزانی ئیچیە محامێ چەند تەوکیل دەکرد ئەو محامیە دەبووە وەکیلی مڵک و ماڵەکەی پارەکە ئیوان بوو لە 21 دیسێمبەر قرارێک دەرچووە کە لە سەرەتای ساڵی 2024 هەموو محامێک دەبی ئەوانەی مڵک و ماڵیان بەناوکرایە مڵک و ماڵە ئەسلەکەی کەشف بکرێتن لە تەنیشتی ناوی بنووسرێ یعنی هەر کەسێک لە ئەمریکا خانی کڕیبی شەریکەی کڕیبی سەیدەلیەی کڕیبی هەر شتێکی کڕیبی ئەگەر کۆن بە ناوی محامێکیان دەکرد یەکەکیان دەکردە تەوکیلی خۆیان ئەوە نما ئێستا دەبی ئۆرجیناڵەکە خاوەن مڵکە ئەسڵەکە بنووسرێت تەعەن گرنگی لەوەش نییە کە دەنووسرێتن ناوڕێیان دەکەویتە ناو نێت یعنی هەمومان دەزانین ئەوە سرچ لێ دەدەی مەسرور بارزانی چ مڵکەکی لە ئەمریکا هەیە هەمووی دێتە خوارێ نێتیروان بارزانی قوبات پاڤێل هەموو ئەوە لە بۆ دژی پارتیۆچێتی داناندرا لەو هەموو بەرپرسەکان دانرا لە هەموو شەرقل ئەوسەت و کە گەندەڵیەکی یەکجار زۆر پارەیەکی زۆر هاتە ئەمریکای بەونەوە ئای دەکەن ئەوە لە بۆ هەموو مەسئولەکان دانرایە بەڵام خێرەکەی لە بۆ ئێمەیە هەولێرگوتنی بەغڵەت تێمەگەن قونی ڕەش و سپی بە دیار دەگەوی هەر کەسێک هەر مڵکەچی لە ئەمریکا هەبی لی کەشف دەبیتن هەر کەسێک هەر مڵکەچی هەبی یان دەبی بە ناوی خۆی کرابی ئێستا زۆر ئەوە بە ناوی نەبی لە بارزانی کێ باز لەوە دەکەن بە سەدەی زیاترە من نازانم ژمارەی زۆر دەرن ئەو برادەرانی لە ئەمریکان ناوی خۆی گۆڕیان نەبیلە نازانم ناوی بابی گۆڕیە شتێکی وای گۆڕیە بەڵام ڕەنگی مەسرورە پاڤێلە قوبادە دەیان بەرپرسیت کێنا دەیان خانیان هەبی بە ناوی محامێکیان کردبی ئەوە نما هاوڕێیان ئەوە نما دەبی ئۆرجینالە ئەسڵەکە ناوەکەی خۆی بنووسرێ تا ئەن ڕەنگی بە پەلە ناوی خانیەکانیان بفرۆشن هەموو مەسئولەکان بەڵام پارە گواستنەوەکەش لە بۆ کوردستان یان لە ئەمریکا مەسەن 3 ملیۆن دلار زۆر زەحمەتە بێتەوە دووبەی بەرمونە یعنی ئەو پارە گواستنەوە زۆر زەحمەتە بە هەر حاڵ دەیان هاڕن و لە بۆما ئەگەر مەسرور بارزانی بەنۆدیتان خانێکی لێ کەشف بوو ئابڕۆی یعنی سێ خانی تووشی مشکلەی زۆر بوو ئەو جارەی هەموو مەلەفیان من قرارەکەتان ئێستا لۆ دادنم لە کۆمنت بۆ خۆتان سیرکەن ئەوە یەک دوو لەوەی گرنگتر لە ساڵی 2024 جێتان لەدەوی بەس ئەمن ئەخلاقیان ناوی باس بکەم ماڵی بارزانی بە خۆشیان دەزانن لەوەی گرنگتر و لە ڕووی دادگایەوە مشکلی گەورەتریان توش دەبیتن هەرویستم ئەو دوو خەبەرەتان پێ بڵێم هاوڕێیان بەدبرسی کورت بڕوا بکە فلیمی خلائیان بڵاوکەوە هاوڕێگەس خوازیان بڵاوکەوە پێیان ناخۆشە بەس بەقەت ئەوە نییە ملیۆنە دۆلار زەرەریان لێ بکەیت بەس بە پارە تێکەچن لەگە مەسەلەی جنس بەڵام لە جنسیش زیاتر پارە تێکەچن ئەزە گورزێکی زۆر گەورە دەبی هەموو مڵک و ماڵەکان کەشف دەبی و دەبتە بەڵگە لە سەریان چاوەڕێ بن
لە دوای سەری ساڵ دەبینن چۆن ملک و ماڵی ئەو بەرپرسانە هەموو دێتە بەردەستان چکە ئێستا لە سەردەمێک دەژین لە ئەوروپا و ئەمریکا شەفافیەت هەیە یعنی لە سوید شەفافیەت هەیە بڕۆ ناوی من لێدە هەموو شتێک دێتە گۆڕێ لە ئەوروپاش ئەو شتە دێتن لە ئەمریکای لە ساڵی 2024 ئەوی ملک و ماڵی هەبی هەمووی کەشف دەبیتن ئەوش خەبەرەشی زۆر دڵخۆشکەرە و لەوەش دڵخۆشکردتر ناتوان بە پەلا بە کەیف خۆیان خانەکەی بفرۆشن و پارەکەی تەحویلی وڵاتەشکە بکەن کاتێکی خۆش